ئەو دۆخی ئێستا لە هەرێمی کوردستان هەیە هۆکارەکەی ئەوەیە کە هەموو چینی توێژەکان بەیەکەوە جگە لەوانەی حزبین یان چاوپۆشی لە هەموو شتێک دەکەن گەنا خەڵک هەمووی ناڕازیە بۆیە هاوڵاتی ڕۆژنامەنووس چالاکوان سیاسی بەشێک لە حزبەکان مووقیفیان بەرامبەر ئەو هەموو گەندەڵی بەسەربەریانەی دەسەڵاتی هەرێمی کوردستان هەیە بەدا خۆش دەڵێم لە دووهۆک و هەولێر یعنی ئەو هەموو پێشەرکاریە بەرامبەر کار و چالاکیە مەدەنیەکان دەکرێت بۆیە دەبێ حکوومەت باش ئەوە بزانێ ئەو هەموو توندوتیژە ئەو هەموو ڕێگریە ئەو هەموو دەستگیرکردن و لێدان لە ڕۆژنامەنووس و لە چالاکی مەدەنی و لەسەر بیر و ڕای سیاسی جیاواز بۆ هیچ دەسەڵاتێک نەچۆتە سەر ئەمە قسەیەکی واقعیە نابێ حاشای لێ بکەین نابێ خۆمان لێ بدزینەوە گرینگە دەسەڵات بە پلەی یەکەم ئیش بکە لە بۆ ئارامی ئەم هەرێمە بەڵام بە پێدانی مافە ئازادیەکان بە پێدانی قوت و موچەی خەڵک بە پێدانی هەموو پرۆژە خزمەت گوزاریەکان ئینجا وڵات ئارام دەبێ وڵات ئارام نابێت تۆ بێی هەموو شتێک لە خەڵک قەدەغە بکەی نانیشی لێ ببڕی سوکایەتیشی پێ بکەی ئەمە لە هیچ وڵاتێک ئەمە و لە هیچ عرف و یاسا و قانونێک سەری نەگرتووە بۆیە گرینگە سەرجەم لایەنە سیاسەکان یعنی بڕیار بدەن یان داوا بکەن ئەوانەی کە گیراون لەسەر هەر بیر و ڕایەک ناڕزای دەربڕینە بیر و ڕای سیاسی جیاوازە هەوڵ بدەن کە هەموو ئەمانە ئازاد بکرێن بە پلەی یەکەمیش حکوومەتی هەرێم کە چەند حزبێکی نێناوە ئەمانیش هەوڵ بدەن و حکوومەتیش بەخۆی واز لەم ڕەفتارەی بهێنێت هەموو ئەمانە ئازاد بکەن بەداخەوە هەرێمی کوردستان ساڵ بە ساڵ قەیرانی زیاتر دەبی کێشەی زیاتر دەبیتن و ئەرچی سەر هاوڵاتیان زۆر زۆر زەحمەتتر دەبیت لە بەرامبەر ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە بەری چارەسەر لە بۆ ئەو کێشانێک کە ڕۆژانە ڕوبەڕووی هاوڵاتیان دەبیت بە هەموو چین و توێژەکانەوە هەستاوە بە وەچی دەڵێ بەرتەستکردنەوەی فەزای ئازادی لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە شاری هەولێر کە دەبینین لە ماوەی ڕابردوو ڕۆژنامەنووس چالاکوانیان وانەی کاری سیاسی دەکەن گیراون لەسەر بیر و ڕای جیاواز بەداخەوە ئەوە هەوڵێکی زۆر خراپە کە بەرتەستکردنەوەی ئازادی تۆکە لە حاڵەتێک نەتوانی کێشەکانی هاوڵاتی چارەسەر بکەی و وەچی دەڵێ هەموو دەرگاکانی لە بەردەمدا بخەی کە لێ نەگەڕێ خۆپیشاندان بکرێت لێ نەگەڕێ ڕێی جیاواز هەبیت و ناڕەزایەتی هەبیتن و بەرامبەری گرتن و سکاڵاکردن بەداخەوە ینی ئەوە نامانگەهێنی بە هیچ چارەسەرێک دەکرێت هەرێمی کوردستان بە تایبەتی ئەو کابینەیە زیاتر کار لەسەرەوە بکە فەزای ئازادی بە تایبەتی لە شاری هەولێر زیاتر بێتون و بەدەم کێشەکانی هاوڵاتیانەوە بێت وەک باسم کرد نەتواندراوە ئەو کێشانە چارەسەر بکرێت لە قەیرانی ئابوووریە لە قەیرانی نەدانی موچەیە دواکەوتنی موچێ کۆمەڵێک کێشەی تر کە ئەو کابینەیە ڕوبەڕووی بوویتەوە نەیتوانێت چارەسەری کرد و بەرامبەریش وەچی دەڵێ هەرگرتن زیاتر دەکات چاڵاکوانان دەگریتن و لەسەر ڕێی جیاواز پێویست دەکات کۆتایی بەو هەوڵانە بهێنرێت.